بناوی خواست لو هاوران هیوام لر شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتمانی لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، لە پیجی فیسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ ئەو بەڕێزانەکە یەکەم جارە و چەنێلەیە بینن، لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە منی هاتماین 72 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە تۆ ئەتوانی بێ بەرامبەر دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنی. بۆ ئەوەی تۆ هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەیت کە من بڵاویانەکەمەوە، چەنێلەکە سەبسکرایب بکە، زەنگولەی تەنیشش چالاک بکە بۆ ئەوەی هەر کاتێک کە من ڤیدیۆیەک ئەپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نوتیفیکیشنەوە تۆ یاگادار بکاتەوە و تۆ یەکەم کەس بیت کە بێ ڤیدیۆکان ببینیت. بەڵێ هاوڕان، ئەمڕۆش هەمووێ شتکۆینێکی تر بەیەوە بناسێنم. هاوڕان، شتکۆینەکان کە تازە دێنە ناو بازارە کریپتۆکارنسی یاخود تازە ترێن هەبن، ئەمەوێ بەیەوە بناسێنم بۆ ئەوەی ئێوە بە پارەیەکی زۆر کەم زیاترین لەو شتکۆینانە بکڕن و کاتێک کە پامپێکی زۆر گەورەی بخوە واتە بەرەو هەڵکشانێکی گەورە بڕوە ئێوە زوو بفروشن و سوودێکی زۆر بکەن. بەڵام ئەوەی لەبیر نەکەن هەر شتکۆینێکە ئێوە ئەفروشن نیوە بە نیوە بفروشن بۆ ئەوەی هەر کاتێک کە بەرەو هەڵکشانێکی زۆر گەورە بڕوە ئەو شتکۆینە نیوەی بفروشن، نیوەی تر ئەگەر لە داهاتوودا بۆ ئێوە سوودێکی زیاتری هەبێ. بەڵام بۆ ئێوە هاوڕان هیچ سیگنالێک بۆ کڕن بۆ ئێوە بڵاو ناکەمەوە. تەنها نیەتی من ئەوەیە ئەو دراوانە بە ئێوە بناسێنم کە تازە دێنە ناو بازارە کریپتۆکارنسی بڕیاری کۆتایی لەدەست خۆتانە بۆ ئەوەی بڕیار لەسەر کڕین یاخود نەکڕین ئەم دراوانە بدەن. باچینە ناو کۆین مارکێت کەپی بەڕێزانم. دراوەکە ناوی هامستێرە کە لوگوەکە بەم شێوەیەیە، نازانم سەگە ڕێویەوە چییە. ئەلموهیم هاوڕان، لوگوەکە بەم شێوەیەیە، کورتکراوەی HIM لە ڕوودبەی 2921 بازارە کریپتۆکارنسیە کە ئێوە ئەتوانن لەسەر شەبەکە یاخود هەمان نێتوۆرکی باینانس بکڕن. باینانس سمارت چین هاوڕان کە لە ئەکسچێنجەکان باینانسەکڕن و نەقلی یاخود ئەنێرنە ناو تراسوالێتی و دواتر باینانسەکانتان ئەکەنە ئەم دراوە لە پەنکێک سوواپ. نرخی ئەم دراوە هاوڕان 1 2 3 4 5 6 7 8 0 54 87 86 کە تاکو ئێستا 59% بەرەو هەڵکشان چووە. 21324 کەس ئەم دراوەی لە واسلیستی خوان هەیە. هەروەکو دەینە خوارەوە عەدەدی دراوەکە هاوڕان 10 تریلیۆنە. لێران هەروەکوە بینن مارکێت کەپێکی زۆر باشی هەیە و هەروەها معاملاتی ڕۆژانەشی بەڕێزانم هەروەکو بە خۆتانە بینن و هەروەکو دەینە خوارەوە ئەوە ئەمەش چارتەکەیتی بەڕێزانم کە تاکو ئێستا چەند بەرەو هەڵکشان و تاکشان چووە. دراوەکی زۆر باشە بۆ ئەوەی کاتێکە پامپێکی گەورە بخوە ئێوە بفروشن و زیاترین قازانج بکەن و لێرە نەشەتەوان بچنە سەر چارتی ڕۆژانە و مانگانە و هەفتانەی ئەم دراوە کە پێم وایە زۆر لە مژنی ئەم دراوە هاتووە، هەر ئەوەندە هەفتە کە 15 ڕۆژە هاتووە و ئێوە توانن کاتێک کە ئەو دراوەی بکڕن و بۆ ئەوەی پامپێکی گەورە بخوە و زیاترین قازانج بکەن. بەڵێ هاوڕان، من بەوەی ڤیدیۆکەی زۆر درێژ نەکەمەوە، لێرانە لە بەشی ئەکسپلۆرس هاوڕان لێرانە کلیک لەسەر یەکەیت و ئەچیتە ناو وێبسایتی BSC سکان. لێران هەروەکوە بینن کە 19,000 کەس ئەم دراوەی هۆڵدەری هەیە. ئەم دراوە 19,000 کەس هۆڵدەری هەیە کە ڕاهەنگرتووە بۆ ئەوەی لە داهاتوودا زیاترین قازانج بکەن و هەروەکو لێرانەشە بینن کە عەدەدی دراوەکە نووسراوە. با بچینەوە ناو کوین مارکێت کەپی بەڕێزانم. لە بەشی مارکێت لێرانە هاوڕێیان کاتێکلی لەسەر مارکێتیەکەی کە ئێوە ئەتوانن تەنها لە ڕێی پەنکێک سوابەوە لەسەر ڤێرژێنی 2 کە باینانس بکڕن و باینانسەکانتان بکەن بەم دراوەی. لێرانە شاوڕان من چوومە ناو وێبسایتی ئەم دراوە، بەڵام نازانم بۆچی نەچوو ناو وێبسایتی ئەم دراوەی. دیارە کێشەکی هەیە و چەند ڕۆژی تر وێبسایتەکە لۆت ئەبێ و دەمبیست بچمەنە وێبسایتەکەش بۆ ئەوەی بۆ ئێوە
خودی برنامه کان که روتمپ و اکونومی ام دراوچیا بلام هر وکو گوتم وبسایت که بو من نهات سروا بلام چند روزی تر دلنیام که ام وبسایت چالاک ابه بڕیاری کۆتایی لەدەست خۆتانە بۆ ئەوەی بڕیار لەسەر کڕین یاخود نەکڕین یام دراوەش بدەن. هیوادارم ئەم ڤیدیۆش بۆیەوە بەسوود بوو بێ بەڕێزانم نامەوێ ڤیدیۆکەی درێژ بکەمەوە بۆ ئەوەی لە کاتی ئێوە نەگرم هەر ڕەخنە کامنت پرسیارێک هەبوو لەژێر ڤیدیۆیە لە چەنێلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ.